پرۆفیسۆری ئەمریکایی لە بواری فیزیادا ویلیام پۆلارد دەڵێت بەبێ گۆڕانکاری هیچ داهێنان و ئەفراندن و هاندانێک بۆ باشتر بوون لە ئارادا نییە. ئەوانی دەستپێشخەری گۆڕانکاری دەکەن دەرفەتێکی باشتریان دەبێت بۆ بەڕێوەبردنی ئەو گۆڕانکاری کە هەر دەبێت بکرێت. لە واشنگتن دیسیەوە سڵاوی ستافی زایڵەی داهێنانتان لێبێت. مۆزەخانێکی سویدی پەیکەرێک نمایش دەکات کە ناوی دێنراوە پەیکەری مەحاڵ کە بە تەواوەتی لەلایەن زیرەکی دەستکردەوە ئایەوە دروستکراوە کە تەرز و شێوازی 5 پەیکەر تازی تیادایە کە جاکراوەتەوە لەوانە مایکلەنجیلۆ، ڕۆدن، تاکامۆرا، پاولانا لۆدی وتەبێژی کۆمپانیای ساندڤیک لە ڕێگەی ئایەوە دیزایانی پەیکەرەکەی کردووە. دەڵێت ئەمە پەیکەرێکی ڕاستەقینەیە کە لەلایەن 5 پەیکەرسازی جیاوازەوە دروستکراوە و هەرگیز لە ژیانی ڕاستەقینەدا نەیانتوانیوە یەکتر ببین و پێکەوە کار بکەن. گوتەبێژی بەشی ئەندازیاری گروپەکە دەڵێت لە 3 بەرنامەی کامپیۆتێر کەڵک وەرگیراوە بۆ ئەوەی ئەم پەیکەرە ساز بکرێت کە هێماکانی بەرهەمی چەندین پەیکەرتاشی لێهاتوو لەخۆ دەگرێت. ئەمە پەیکەرێکی ڕاستەقینەیە کە لەلایەن 5 پەیکەرتاشی جیاوازەوە دروست کراوە کە هەرگیز نەیان دەتوانی لە ژیانی ڕاستەقینەدا پێکەوە بن و هاوکاری یەکتر بن. ئەو پێکەرە پۆڵایە کە هاوبەشیکردنی داهێنان و هونەرە هەم جەستەی مێ و هەم هینێرینە نیشان دەدات، واتە نیوەی خوارەوەی بە بەشێک لە مادەدا پۆشراوە و بە دەستێکی گۆی زەوی پێەیە کە لە مادەی برۆنز واتە مس ساز کراوە. ئێمە زۆر جۆرەی پەیکەری جیاوازمان هەبوو کە بە یارمەتی زیرەکی دەستکرد کارمان لەسەر کردوون بۆ ئەوەی شێوازی جۆرا و جۆری پەیکەرسازان پێناسە بکەن. بۆیە ئەمە لە سەرەتادا یەکێک لە سەختیەکانی کاری ئێمە بوو. هەروەها کێشێکی دیکە گۆڕینی پەیکەرەکان بوون بۆ سەر شێوەی سێڕەهەندی. لە ڕاستیدا بیرۆکەکە بریتی و لە بەرهەمێکی تێکەڵاو لە 5 پەیکەرتاش هی وڵاتانی جۆرا و جۆر. هەر بۆیە ئەوانەی کە سەردانی ئەم مۆزەیە دەکەن دەبینن کە ماسوولکەکانی جەستەی ئەو پێکەرە لە مایکل ئەنجێلۆ ئیلهام وەرگیراوە و هەڵگرتنی گۆی زەویش لە تاکامۆرا. ئەندازیاران وێنەی چەندین پەیکەریان خستەنێ و بەرنامەی کامپیۆتێرەوە کە کاری هەموو پەیکەر سازانی تێدا دیار بێت. کەوابوو پرسیار لێرەدا ئەوەیە داخوا ئەمە کارێکی هونەریە یان لێهاتووی تێکنۆلۆژیە. پێم وانییە بتوانیت پێناسەی هونەر بکەیت، چونکە پێناسەی هەر شتێک دەگەڕێتەوە بۆ جۆرەی بینینی کەسەکان و ڕەنگە شتێک لای کەسێک هونەر بێت و لای کەسی دیکە هونەر نەبێ. ئەوە پەیوەندی بە بینەرانەوە هەیە کە بڕیاری لەسەر بدەن. ئەم پەیکەرە کە لە مۆزەخانەی نیشتمانی زانست و تەکنۆلۆژیای ستۆکهۆڵم نمایشکراوە قەبارەکەی 150 سانتیمتر و کێشیشی 500 کیلۆگرامە. سەلاحی پیرۆتی، دەنگی ئەمریکا.
فیلمی الحەکیم نوێترین فیلمی ئەکتەری سووری درید لە حامە باز لە زەبر و زەنگ و کاولکاریەکانی جەنگ و شەڕی ناوخۆی ئەو وڵاتە دەکات لە ناو سووریادا. ئەوان خوازیارن لە هەموو شار و ناوچەیەکدا وەک جاران هۆڵەکانی سینەما کراوە بن و هۆڵی زیاتر بکرێنەوە هەم بۆ سینەماکاران هەم بۆ گەڕانەوەی ژیانی ئاسایی هاوڵاتیان کە چێژ لە بەرهەمەکانیان ببینن. مش وضل اللي إلا هالكام واحد يلي بنحبونه بيحبونه. نوێترین فیلمی ئەکتەری سووری درۆیت لە حام لە 24 مانگی پێنجدا بۆ یەکەم جار لە سووریا نمایش کرا. فیلمی ئەلحەکیم باز لەو زیان و زەبر و زەنگە دەکات کە زۆر کەس لە کاتی شەڕی ناوخۆی وڵاتدا تووشی بوون. فیلمەکە باز لە بیرەوەریەکانی پزیشکێک دەکات کە لە لادەکانی شاری حمص دەژی. لە کاتی شەڕدا شاید حاڵی شەڕی سەخت بووە. هاي الافلام عم تعمل تاثير كثير كبير. ئەم فیلمانە کاریگەری گەورەی لەسەر ئێمە دەبێت وەک سووری. بۆیە خواستەکەیە بۆ ئەوەی ژماری فیلمەکان زیاتر بکەین. هیوادارم ئەوانەی پەرۆشی ئەم بەرهەمەن پاڵپشتی بەرەمێنانی سینەمایی لە سووریا بکەن تا ئەو ئاستەی دەتوانن. ڕووداوەکانی فیلمەکە کاریگەریە دەرونیەکانی شەڕەکە لەسەر گەلی سووریا ئاشکرا دەکەن کە بەردەوام بە زیانی بەرفراوان و لەدەستدان و سەختی ئابوووریەوە دەناڵێنن. الحرب اللي مرينا فيها وهي السنوات ئەو شەڕەی پێیدا تێپەڕین و ئەو ساڵانی پڕ لە ئازار بوو ئەمە شتێکە لە یادەوەریماندا چەسپاوە. منیش ئەمە وەک ئەرکی خۆم دەبینم وەک کەسانێک کە ڕێگەیان پێدراوە زنجیرە و فلیم دروست بکەن. ئەرکی ئێمە بەڵگەنامەکردن و ئەرشیفکردنی ئەو ڕووداوانەیە بۆ نەوەکانی داهاتوو. پێش نمایشکردنی فیلمی ئەلحەکیم لە سووریا دوو خەڵاتی لە دوو فستیڤاڵی سینەمادا لە سوڵتانێتی عۆمان و ئێران بەدەست هێناوە. خانمە ئەکتەری سووری سەباح جەزایری داوای زیاکردنی هۆڵی سینەماکان لە سەرتاسەری وڵات دەکات. يعني لازم يكون في عنا صالات. دەبێت هۆڵمان هەبێت کە هەموو سووریا بگرێتەوە بۆ ئەوەی خەڵک بتوانن ئەو فیلمانە ببینن کە ئێمە بەرهەمی دەهێنین. پیشەسازی سینەما لە سووریا بەهۆی چەندین ساڵ شەڕ و ناسەقامگیری و کەمی سەرچاوەی بەرهەمهێنانەوە زیانێکی گەورەی بەرکەوتووە. لە نێویاندا ژمارەیەکی سنوورداری هۆڵی سینەما کە لە وڵاتەکەدا هەن. من 4 سنين 4 ساڵ لەمەوبەر لەکردنەوەی فیلمی حەلەب دیمەشقدا هەستام و گوتم خەونە گەورەکانم بە فیلمی حەلەب دیمەشق کۆتایی پێهات. دوای 2 ساڵ بۆم دەرکەوت کە من درۆزنم چونکە خەونی بچووکم هەبوو. خەونە بچووکەکان گەڕانەوە و گەورەتر بوون تا بوونە فیلمی ئەلحەکیم. صار عندي احلام صغيره ورجعت الاحلام صغيره تكبر وتكبر. خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە و لە ناوچە گوندەوارەکانی شامات سەر بە شاری سابلاغ لەدایک بووە. هەر لە سەرەتای خوێندنەوە ڕووی کردووەتە شاری نەغەدە و لەوەیە تا بڕوانامەی دیبلۆمی وەرگرتووە. ماوەی 30 ساڵە کوردستانی جێهێشتووە و لە ساڵی 1998ەوە لە وڵاتی نەرویج دەژی. زیاد لە 40 ساڵە تابلۆ دەکێشێت. بە چەندین تەرز و شێوازی هونەری کاری کردووە و چەندین پیشانگای لە نەرویج کردوێتەوە. ئێستاش یوسف سووری لە ستۆدیۆ میوانی زایڵی داهێنانی دەنگی ئەمریکایە. کاک یوسف ئەم کاتت باش. سپاس دەکەم. سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ دەنگی ئەمریکا و سپاس بۆ جەنابەت کە دەفەتتان بۆ مەرەخساند. زۆر سپاس دەکەین. هەڵبەت هێندە نابێ گەیشتە ئەمریکا. وابزانم ڕۆژێکە گەشتە ئەمریکا، بەڵام خۆشحاڵ بووین کە ئێستاکە لێرەن. زۆر گرنگ بوو بەلامەوە کاک یوسف باسیەوە بکەین کە تا چەند گرنگە هونەری کوردی لە وڵاتانی ئەوروپا جێدەستی خۆی هەبێت و پیشانگای هەم تایبەت و هەم پیشانگای هاوبەش بکەنەوە لە ئەوروپا و وڵاتانی ڕۆژئاوا. بەڵام زۆر سپاس دەکەم دیارەکە سۆران بەشی کاگاسۆ بوورە بەشی هونەری دەریایکی قوڵ بەرین و بڵاوەکە قسە و تعلیل و تەفسیر لەسەر یەکجار مەجال هەڵدەگرێەوە بە هاسانی تەفسیر ناکرێت لەبەرەوە کە کاری هونەری سەر بە کۆمەلگاکانی خۆ دەتوانانی پێشڕەفتی باشیدا بکەیت. بەڵام ئەمەوە کە شێوەکارانی تارەوگە کە لە وڵاتانی دەرەوەن دەبێت دوو ڕێسکە بڕۆین، هەم کۆمەلگای کوردوری هەم کۆمەلگای خۆمان، کە ئەمن زیاتر لە 3 ساڵە ئەو کارە دەکەم بەبێت ترس و بەبێت ترزە پێشڕەفتێکی باشم لە کۆمەلگای نەرویجیدا کە لە دوو سایتدا کار دەکەم، هەم کلاسیک و هەم مۆدێرندا. بۆیە توانیم
بە شێوەیەک کار بکەم کە لەسەر کۆمەلگای غەربیە بە تایبەت ئوروپی تاسیری باشم هەبێ و لە کارەکەی خۆمدا سەبچێکم بناوی کوردی دابەزاندەوە سەبچی کە لە مەرزەکانی ڕێئاڵ و سورالیسم و کوبیسم و بەشەکانی دیکەی ئەکسپرسیۆنیسم و ئیمپرسیۆنیسم و ئەوانە دەرباز بوومە نێوم ناوە بە کوردی سەرلێشێواوی سەبچی سەرلێشێواوی کە تێیدا هەم سەرکەوتو و چون تاسیری هونەر لەسەر کۆمەلگاکان بۆ تاسیردانە لەسەر کۆمەلگایە بۆ ئێمە بەردەوام دەبی بە شڕی کار بکەی بۆی کە بتوانین تاسیری خەڵک بۆ سەر کارەکەی خۆت ڕابکێشی ئەگەر دەرفەت هەبێ مەسەن دوو نمونەی باشتر بۆ باز دەکەم بە فەرزی مثال پیکاسۆ دەڵێ هونەر چاوەکان درۆیە کە چاوەکەمان بە ڕووی حەقیقەت دەکاتەوە یا ئەگە سیاسەکان درۆ دەکەن بۆ شاردنەوەی حەقیقەت هونەرمەند بۆ درۆ دەکات بۆ ئاشکراکردنی حەقیقەت جا بۆیە لەو کاراندا ئیدعای ئەوم هەیە کە زیاتر لە 3 ساڵە کار لە بوارەدا دەکەم بتوانم سەبکێ یا زۆر بەشەکانی دیکە باسم کردی ئەوانی بە زۆری دەگەڕنەوە سەر کارکردین بە شێوە شێتانەیە بەڕای من ئەو سەبکەم بۆی نێوناوە سەر لێشێواوی کە ئێمە تازە ترسیەوەمان نەماوە چون کاری هونەری ئەگەر شێتانە تێدا کار نەکەی ناتوانین سەرکەوت بی دەسێ قۆناغدا ئەمە تێپەڕی بەسەر کاری هونەریدا یەکیان ئەوەیە کە لاسایکردنەوەی و ڕەنگە تەنها تو کاری لەسەر دەکەی و مەرحەلەی دووەمی کە بۆ بازار و تیجارەتە کە تەنها جوانی ڕەنگ دەنونی ئەمە لەو مەزانە تێپەڕین کە بێمنەت کە تۆ دەرباز دەبی داهێنان تەنها لە ئیختراعی خۆتەوە دەکەی بۆی کە سەبکی هونەریانی کاری هونەریە ڕنگدانەوەکانی کۆمەلگات پێشان بە دڵنیاییەوە کاک یوسف هەڵبەت تا چەند هونەرمەندانی کورد توانیویانە هەماهەنگیەک بکەن بەیەکەوە یان لە نەرویج یان لە وڵاتانی ئەوروپا بۆی کە کاری هاوبەشیان هەبێ پێکەوە لەگەڵ کاری هەماهەنگی هونەریشیان هەبێت لەگەڵ وڵاتانی دیکەی ڕۆژاوایە بەخۆشیەوە لەو بەشەدا ماوەیە کە لە بەتایبەت کە من لە نەرویج باس بکەم کۆمەڵی هونەرمەندانی کورد هەیە توانیوانە لەوێ هونەرمەندانی کورد لە تاراوگا بەتایبەت لە نەرویج کۆ بکەنەوە دەوریەک وە پێشانگای هاوبەشیان هەبیە و پێشان دەری نەرویجی یەکجار زۆرمان هەیە وەک شەخص بۆ خۆم کە من پار لە ساڵی 2020 بۆ ساڵیشەوە لە 2023 لە پارەوە تا ئێستا 15 پێشانگام بەسوە لە نەرویجدا هەبوو لە شارەکانی جۆراوجۆدا و پێشوازێکی زۆر سڕ و جوان و باشی لێ دەکرێت لە نەرویجدا کارەکانم زۆر ڕازین بۆیە لەوەیدا زۆر ئیفتخار بە کارەکانەوە دەکەم کە بینەری باشی هەیە و دەگەڵ هونەرمەندانی کوردی تێکەڵاوی باشم هەیە هەم لە باشوور و هەم لە شوێنەکانی دیکەی کوردستان کە ئەو لە دەورێک بوونەوەی هونەرمەندان کۆبوونەوەی لە هونەرمەندان توانێتی خەڵکێکی باش بۆ لای کارەکانی خۆمە ڕابکێشیە و جێگای خۆشحاڵە زۆر خۆشحاڵە بین بینەرانی دەنگی ئەمریکا هەندێک لە تابلۆکانە ببینن لەگەڵ خۆتە لە نەرویج هێناوتانە باس دەکەمە گەرمەزاری ئەوتان هەبیەکیان ئەوە لە کارەکانی سەبکی کاری سەرلێشێوایەکەم هەمووی شەرح و حاڵی ئەوەی خۆیان هەیە بەڵام دەمەزارێکی کووردا تەنها ئێمە سپاس دەکەم لەو وڵاتە دوورەوە کۆمەڵێ تابلۆی زۆر جوان و گرنگت هێناوە لەگەڵ خۆ یا بەو شێوە بەڵێ دەستخۆش هەڵبەت کاک یوسف زۆر بە دڵنیاییەوە دوایمی پرسیارم لەسەرەوەیە تا چەند بینەرانی نەرویجی یان ئەوروپی تا چەند حەزیان بە هونەری کوردیە من یەک نمونەی باش بۆ دەجێڕمەوە کە بووە دەڵام تاثیر هونەر مەرجێکی نییە هونەری شێوەکاری لەگەڵ هونەر بەشەکانی دیکەی هونەری جیاوازەی زۆری هەیە دەتوانێت مەرزی وڵاتی خۆت مەرزی وڵاتان بڕێەوە بە جیهانی بکرێت بۆ نمونە من تابلۆیەکم لە پێشەکەم پێشانگای کە لە نەرویج هەبوو تابلۆیەکم هەبوو نێوی شیرین تەشی دەڕەسێ بە جلی کوردیەوە خانمێک لەبەر دەرگای کۆنەکانی قەدیم کە تەشی دەڕست ئەو تابلۆ یەکەم تابلۆ بوو کە بنەماڵەیەکی نەرویجی کڕیان و ئەوە بۆم جێگای خۆشحاڵی بوو کە دەتوانێت لە ڕێگای شێوەکاری و کاری وێنە کێشانەوە تەئسیری باش لەسەر کۆمەڵگەکانی دیکەشە بێ کە جێگای ئیفتخار بوو بووم کەواتە دەتوانین ئەو کارە بکەین بەڵێ بە دڵنیاوی زۆر سپاس دەکەین و بەخێر بێن بۆ کاتی پێشت بەخشین لە دەنگی ئەمریکا هەربژی خۆش بێ بۆ فرسەتی بەمەتاندا تەشەکر دەکەم زۆر سپاسانەکەی هەربژین دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. فیلمێکی جیاوازی سپایدەرمان فیلمێکی ئەمریکیە لە ساڵی 2023دا بە کۆمپیوتەر بە ئەنیمەیشن دروست کراوە لە 30 مانگی 5 ئەم ساڵدا
بۆ یەکەم جار لە جیهاندا نمایشکرا لە مانگی 6دا لە ئەمریکاش نمایشکرا. ئەم فیلمە هەوادارێکی زۆری هەیە و ڕەخنەگران بە دڵیانە لە 3 ڕۆژی یەکەمی بڵاوبوونەوەیدا زیاتر لە 35 ملیۆن دۆلاری بەدەستهێناوە. فیلمچێکەر و نویسکارên Amerîkî Christopher Miller û Phil Lord bi biryar bûn ku di filmê Spider-Man Across the Spider-Verse de huner û dil bi hev re bikarbînin û ev de hat wateya berfirehkirina çîrokên mirovên Spider. راستیه کو کاراکتر ناشبن هودو و چه جوان جی به همان شوازه نهات نخیزکرن و او تشتان لهمبر هودو دبینن بو من نیرنه که پر خوشه که هر در برینک هنری یا کسانه خودی نرخه که و ام جی سنورین تنابره وان جلبین در برین دا جهولی راکن. Being Spider-Man is a sacrifice. Ji bo berdewamiya filmê xwe 2018 Spider-Man Into the Spider-Verse wan hewilda ku cîhanê nû ava bikin, da ku temaşevanan têxin nava çîrokeke animasyonî. Every world that we were visiting had a reason for. Sedemeke serdana me ya her yek cîhanê hebû. Me xwast ku her yek پر جهه رنگ خویا بکه او خودی استتیکا خواه به لو ما او فرسندکه خوش بکو ام چیروکه که ببیجین که مرو دکاره هر وان جهان او وان ببینه که بری چی جاری نهات نردیتن او تشتک وان قد تجربه نکریه بدن تماشاوانان. Film revitiya ciwan Miles Morales dişopîne ku bi evîna Gwen Stacy dest bi misyonek dike ku mirovên Spider li her gerdûnê ji felaketan xilas bike. It's an expression of the world as it exists, which is full of. Film diyarkirina cihana ku tijî mirovên cihê reng yê bi nêrîn û çandên cudane. Me karakterên serekî carnan kir alîkarê miles. Carnan kir dijminê wî da ku nîşan bidin ku gelek awayên cuda yên nêrîn û hebûnê hene. Di filmê de şêwazên animasyonê ji pirtûkên komîk yên Miles Morales Marvel bandor bûne. Yên ku Brian Michael Bendis û Sarah Pichelli afirandine. Hunermendên deng yên navdar karakterên film didin axaftin. Ku yek ji wan îse rîye ku deng daye Spider-Woman. Film peyamê dide mirovên ji her beşên jiyanê ku ew hebûna xwe bi awayê heyê qebûl bikin. But with this story in particular, like there's just so many grounded themes of. بتایبەتی بڤێ چیرۆکێ gelek mijarên bingehîn yên weke haydarbûna ji xwe, bi xwe bawerkirin û li ser xwe agahdarbûn hene. I can't lose one more friend. Spider-Man Into the Spider-Verse ku beriya pandemiyê hatibû çêkirin di 3 rojên pêşîn yên nîşandanê de zêdetirî 35 milyon dolar qezenc kiribû û di sala 2019 de xelata Oscarê ya filmê herî baş wergirtibû. Tevî hînfîkaran ku vegera rojên rekorî yên çûyîna sînemayan êdî pir dûr in, pêşbînî heye ku Spider-Man Across the Spider-Verse evê ji 95 milyon heta 330 milyon dolarî li Amerîka û Kanada perdeyên xwe veke. Özlem Yesak, Dengê Amerîka. خاوەن پێداویستە تایبەتەکان بۆ یەکەم جار نمایشێکی جیاوازی جلوبەرگ ساز دەکەن لە وڵاتی ئوردن وەک هەوڵێکی ناوازەی ژیان دۆستانە لە پێناو ڕەخساندنی دەرفەت بۆ هەمووان بە یەکسانی. ئایا لە هەموو جیهاندا مافەکانیان ڕەچاو دەکرێت؟ لە ئەممان پێشەنگەها جلوبەرگان ji bo kesên xwedan pêtiviyên taybet birêve çû. Lên qesrawî cilûbergên xwe li xwe kiribûn ku wê bi xwe beşdarî di durîna wan da kiribû. Ew li serdekê li ber temaşevanan tê û diçe. Ez gelek kêfxweşim ku ez dikarim beşdarî çalakiyek wiha bim ji ber ku em bînin ku ev cilûberge afirandîne û her wisa dê beşdarî pêşangeha modayê bim. Rêvebera navendê Falastîn Ewad ji ajansa Reuters re got ku kesên xwedan pêtiviyên taybet pêwîstî bi derfetekê ne û baweriya me bi wan tê
کو دکارن ببن کسین گرین د جواکیدا. پیام من ایرو آوگو کسان که مندام مروفین به همپانه دکارن بخابتن و حل برینن دکارن مودای بگن درانا بیجن موزیک چگن و جیان حز بگن او جهجی در فتکینه انباری باطینین مجوان و جهاتی بون وان باور کرد که جواکی دا او دکارن ببن مروفیت حل برینر. دایگا محمد جی بوی پیشنگهی کیف خوش بو و قروی جی دیده بجداره. بگومان هلکفتن وها باندورک ارینی لویدگن ویدگلک هلکفتان دا جهگردیه ده هر دو هلکفتن پیشین ده جوی را هندگی دجوار بو لینها براستی پر راحته و گاف بگاف چیتر دبه. لگوری روپرا اینستاگرام یا Orient Spirit for Development به تواهی سهودو کسین کم اندام بجداری پروژه یا انکلوسیو رانوی بونه که گرینگی ها گهشتنه و درفتن وکهوی جبو هر کسی پیش وده به. هیلین سندی، دنگ امریکا. یەکێک لە سامانە نیشتمانی هەرە گرنگەکانی ئەمریکا باخچە و دامەزراوە گشتیەکانە کە حکومەت دەیبات بەڕێوە و خزمەتی دەکات لە باکوور و لە باکووری ڕۆژاوای زەریای هێمن یەکێک لە گەورەترین پرۆژەکانی باخچەی گشتی ئەمریکا ئاهەنگی 50 ساڵی دامەزراندنی خۆی دەگێڕێت. لە هەموو سیاتڵدا بڵاوبوونەتەوە پانتایی سەوزی دڵگیر بە هەموو شێوە و قەبارەیەک پڕن لە گوڵی گەشاوە سەوزە ژیانی ناو سروشت و هونەر هەر یەکێک لەو نەوەت باخچە گشتیانە ڕنگدانەوەی دەگمەنە لە گیانی ناوچەکەی تێدایە. ترۆلز نۆڵ لە نزیک ناوچەی ناوداری فێرمۆنت بچووکە بەڵام ناڕێکە بەشی ئینتەربەی لەسەر شوێنێکی کۆنی کۆکردنەوەی خاشاک دروست کراوە. باخچەی واڵاس لۆرێنکۆ ڤلاسکامپ پرۆژەیەکی لەسەر سەربانە لە ناوەندی شارەکەدا بە ناوی ئابگاردن. ئێمە ناوبانگمان هەیە وەک جێگایەکی سەرنجڕاکێش کە ڕێک لە بەردەم تاوەری سپیس نێدڵدایە بۆ من باشترین شوێنە لێی بم چونکە ئاسوودە بەخشە هەر بۆیەشە ئەم باچەیە لێرەدا کرا دانەویست نیشانی هەموو کەس بدەن لە جیهاندا کە دەتوانێت لە هەموو شوێنێک باخچە دروست بکەیت بۆیە وەک نمونە لەسەر جێگای ڕاگررتنی ئۆتۆمۆبیلەکانیشدا باشترین شوێن بوو کە توانیان بیدۆزنەوە بۆ دانانی باخچەکە. باخچەی گشتی ناسراو بە پی پاج 50 ساڵ لەمەوبەر لێرە دەستی پێکردووە لە شوێنێکدا پێشتر کێڵگەی خێزانی بیکاردۆ بووە لە ڕۆژەڵاتی ڤیڤ ئێلۆڤیت لە سیاتڵ. خێزانی بیکاردۆ لە ساڵی 1970ەوە لەم شوێنە باغداری کردووە. خەڵکمان هەن بەرپرسی باخچەکان بەرپرسی بەپیتکردنی خاکی باخچەکانن بەرپرسی دارستان و داوەنەکانن ئێمە ئاهەنگمان هەن لە کاتی کارکردن و ژمارە گشتی تریش ئێوارە خوانێکی ماسی سەلمۆنمان هەیە بۆیە ئەوانە هەموو ئەو کاتانن کە خەڵک دەتوانن کۆ ببنەوە. سیاتڵ یەکێکە لەو شارانەی گەشەکردنی زۆر خێرایە لە ناو شارە گەورەکانی ئەمریکادا. زۆر جار گەشەسەندن پەیوەندی بە لەدەستدانی شوێنی سەوزاییەوە هەیە. کینیا فریدر سەرپەرشتیاری بەرنامەی پیپاج دەڵێت بەردەوامن لە گەشەکردن لەگەڵ لیستی چاوەڕوانیەکان بۆ ئەوەی جێگایەک بەدەست بێت بە تایبەتی لە ناوجەرگەی شارەکەدا. هەندێک جار پانتاییەکان نەخشەیان بۆ دانراوە و هەندێک جاریش بە شێوەیەکی ئۆرگانیک دەبێت. ئەوە لە خواستی کۆمەلگاوە هەڵدەقڵێ جا ئایا لە گۆشەنیگایەکەوە بێ کە لە ناوچەیەکدا چالاکی نایاسایی تێدا زاڵا وەک دەڵێن چۆن دەتوانێت و چۆنی ژەمە بکەینە ناوچەیەکی باشتر و پارێزراو هەر بۆیە باخچەیەکی تایبەت دروست دەکرێت. سەرکەوتن بۆ من ئەوەیە کە خۆراکێکی پێویست بەرهەم بهێنین بۆ ژەمێکی خواردنی ئێوارە بۆ خێزانە پێنج کەسیەکەمان لەگەڵ ئەو شتانەی کە بە شێوەیەکی ئاسایی لە فرۆشگاکان نایانکڕن کە ڕەنگە زۆر گران بن تەنانەت بۆ کڕینی لە فرۆشگاکە وەکو ڕێحانە و گوڵی لیمۆی ڤێرێنا و ئەرتیشکۆی گەورە و فاسۆلیا ڕۆمانۆ. برۆس سەوی و کریستینە شایفەر لە ئاهەنگێکی وەرزی نوێدا لە باخچەکەیاندا یەکتریان بینی و هاوسەگیریان کرد. ئایا تۆ ئاشنای بە بیرۆکەی شوێنی سێهەم؟ شوێنی یەکەم ماڵەکەتە. شوێنی دووهەم ئەو جێگایەیە کە کار دەکەی. شوێنی سێهەمیش ئەو جێگایەیە کە زۆرینەی کات لە شوێنی یەکەم و دووهەم دانیەیت. کەواتە بۆ خەڵکێکی زۆر و بۆ ئێمەش ئەمە شوێنی سێهەممانە. لێرەدا زۆربەی کاتەکانمان بەسەر دەبین.
وەک زۆرێک لە ئەندامانی پیپاج دەڵێن ئەوان بۆ ڕۆکەکان هاتەبوون و بۆ کەسەکان مانەوە. وریاکاڵێ بۆ نەتاشا مۆزگۆڤایە دەنگی ئەمریکا. لە نەخۆشخانەی گایس ئەن تۆماس لە لەندەن بۆ یەکەم جار ڕۆبۆتێک نەشتەرگەری بۆ گورچیلێک دەکات. یەکەم نەخۆشخانەی لە بەریتانیا کە دەستی بە بەکارهێنانی نوێترین ڕۆباتی نەشتەرگەری کردووە. ئایا دەتوانرێت ڕۆباتەکان بەڕادەیەک بخرێنە خزمەتی مرۆڤایەتیەوە و کاتەکانی چاوەڕوانی نەخۆشخانەکان کەم بکەنەوە؟ نەخۆشخانەی گایز لە بریتانیا یەکەم نەخۆشخانەیە کە دەستی کردووە بە بەکارهێنانی نوێترین ڕۆبۆتی نەشتەرگەری. ڕۆبۆتەکە کە ناوی هۆگۆیە نرخەکەی نزیکەی 1.5 ملیۆن پاوەندی بریتانیایە. پزیشکێکی نەشتەرگەری مێشک و دەماری ئەو نەخۆشخانەیە چۆنێتی کارکردنی هۆگۆ ڕوون دەکاتەوە. بێگومان پێویستیم بە دانانی چاویلکەکەم دەبێت بۆ ئەوەی بتوانم هەموو شتێک بە شێوەی سێ ڕەهەندی ببینم. زۆر هاوشێوەی بەکارهێنانی دەستەکانی خۆتە، بەڵام لە ناو جەستەدا دەتوانم زۆر بەباشی بەسەر کردارەکاندا زاڵبم و هیوادارم زۆربەی پێکاتەکان بە تەندروستی بپارێزم. ئەوە پزیشکی نەشتەرگەریە کە کۆنتڕۆڵی هەموو شتەکانی لەدەستدایە. ئامێرەکە بۆ یەکەم جارە لەسەر گورچیلە کار دەکا. هەرچەندە ئەمە یەکەم جار نییە کە ڕۆبۆتەکان بۆ نەشتەرگەری بەکار بهێنرێن. دامەزراوەکانی خزمەتگوزاری تەندروستی نیشتیمانی لە بریتانیا نزیکەی 20 ساڵە ڕۆبۆت بەکاردەهێنن. پرۆفسۆرێکی بواری زانستی کۆمپیوتەر لە ڕێگای بیبەرێکی سوورەوە چۆنێتی کاری ئەم ڕۆبۆتەمان بۆ باز دەکات. یەکەم هەنگاو بۆ دەستپێکی کارەکە لەگەڵ ڕۆبۆتێک کە لە ڕاستیدا یارمەتی دەدات ئەوەیە کە ڕۆبۆتەکە پێویستە بزانیت لە کوێ و چی دەکات. ئەمەش یەکەم هەنگاوە کە لە ڕاستیدا نیشانت بدات کە لە کوێ ئۆپەراسیۆنی نەشتەرگەریەکە دایت. ساڵانە تا 1500 نەشتەرگەری لە نەخۆشخانەی گایزی بریتانیا ئەنجام دەدرێت. لەگەڵ زیادبوونی لیستی چاوەڕوانیەکان بۆ نەشتەرگەری تا دەستمان بەم جۆرە ئامێرانە نەگات ئەوە ناتوانین کاری خۆمان بەباشی بکەین. ئەگەر هەمان توانای پێش پەتاکەمان هەبێت ئەوە شکست دەهێنین. لە ئیستادا نزیکەی 7.3 ملیۆن کەس چاوەڕێی وەرگرتنی چارەسەرین و خزمەتگوزاری تەندروستی نیشتیمانی بریتانیاش هیوادارە بتوانێت لە ڕێگەی ڕۆبۆتەکانی نەشتەرگەریەوە ژمارەی لیستەکانی چاوەڕوانی نەخۆشخانەکانی کەم بکاتەوە. بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتۆن. دراوە خەرەداخی لە چامەی هۆنراوەیەکدا دەڵێت تۆ نانت بڕیم بەڵام بیرت چوو من تەنها بەنان ناژیم، بەڵکو بە هەواش تۆ هەواد لێگرتمەوە بەڵام نەتزانی من تەنها بە هەوا هەناسە نادەم، بەڵکو بە هەتاویش تۆ هەتاوت لێ دزیم بەڵام خەیاڵت بۆ ئەوە نەچوو من تەنها هەر بە هەتاو نانووسم، بەڵکو بە بارانیش. تا زایڵێکی دیکە و داهێنان و جوانێکی دیکەی جیهان ماڵەوە.